بانی باش سۆڤان باشتر بانیتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکی ئەم جیهانە ئێستا بینەر و بیسەری پرۆگرامی بانی 24ن ڕۆژێکی خۆش دەست پێ بکەن ڕۆژێکی بەهاریە و ڕۆژێکی زۆر جیاوازیشە چونکە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە ئەو جلەی کە سنبولی کوردایەتی و نەتەوایەتی ئێمە بۆیە پیرۆزبایی لە هەموو کورتمانیانەکە و هەموو ئەو کەسانەی کە عاشقی جلوبەرگی کوردین پیرۆزە سۆڤان پیرۆز بێت لە تۆش هاژە ئەم ڕۆژە لە تۆ پیرۆز بە بەم بە جلوبەرگە جوانەوە پیرۆز بێت لە هەموو کوردستانیان وەکو هاژەوتی جلوبەرگی کولتوری کوردەواری جلوبەرگێکە کە بۆتە مۆرکی ناساندنی ئێمە لە هەر شوێنێک جا ئێستا تەنیا ئەمەی کورد نین کە جلوبەرگی کوردی دەپۆشین ئەو بیانیانەی کە دێن سەردانی کوردستانی ژەکەن لەم ڕۆژەیە جلوبەرگی کوردی ئەپۆشن پیرۆز بێت لە هەموو لایەک پێکومان ئەمڕۆ پرۆگرامەکەمان جیاوازترە بێت و باسی جلوبەرگی کوردیەکەین باسی ئەو شێوازە فۆلکلۆری یاخود ئەو شێوازە کۆنە ئەەکەین کە ساڵانێکە مۆدلی هاتوتەوە و گۆڕانکاریەکانی چییە بێگومان لەگەڵ ئەو میوانانەی کە شارەزاییان هەیە لەگەڵ جلوبەرگەکەدا و دیزاینەرەکانیش بێگومان بابزانین ئەمڕۆ چی دیکەشمان هەیە باس لە ڕێوڕسمێکەکەین کە لە شاری هەولێر بەڕێوە ئەچێت قەڵاتی ڕێزلێنانە بە هەردوو هونەرمەند عومەر چاوشین و ئەحمەد شەنگە لە بەرامبەر بەو خزمەتەی کە پێشکەشی هونەری کوردیان کردووە. ئەمڕۆ ڕۆژی جلوبەرگی نەتەوەیی کوردیە و لەو ڕۆژەدا هاوڵاتیان جلوبەرگی کوردی دەپۆشن بەشێک لە دیزاینەرانیش داوا دەکەن لەگەڵ گۆڕانکاریەکان بەڵام پارێزگاری لە مۆرکی نەتەوەی و جلوبەرگی کوردیدا بکرێت. و ئەمەیان باس لەوەیە کە خانمە هونەرمەندێک لە شاری سلێمانی پێشەنگایکی شێوەکاری بۆ ئەو ژنانە دەکاتەوە کە ساڵانێکە لە بوارە جیاوازەکان خزمەتی کۆمەڵگەیان کردووە. با سەرەتا لەم بابەتەوە دەست پێ بکەین ئەویش دوو هونەرمەندی دیاری بواری هونەری شانۆ و میوزیک لە هەولێر لە بەرامبەر ئەو خزمەتی بە هونەر و میوزیک و شانۆی کوردیان کردووە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا ئەحمەد شەنگەی میوزیک ژەن و عومەر چاوشینی شانۆکار هەرچەندە تەمەنیان لە هەڵکشانە بەڵام ئێستا لە خەمی هونەر و میوزیکی کوردی دان ئەوان پەیامیشیان بۆ هونەرمەندانی ئێستاوەیە کە لە بیریان نەکەن چونکە ئێمە ژەڕین لێرەوە سڵاو لەو هونەرمەندانە لەو دوو هونەرمەندەش چونکە ئەوان بناغەی هونەر و کلتور و یاخود شانۆی هونەری کوردیان دامەزراندووە. بە دروشمی هونەرمەندانی زیندوو ڕێزیان لە دەگیرێت ئەحمەد شەنگەی موزیکسیان و عومەر چاوشینی شانۆکە ڕێز لە خەبات و ماندووبوونیان گیرە لە بەرامبەر ئەو خزمەتەی بە هونەر و مۆزیک و شانۆی کوردیان کردووە. سەفیرێکی بێ پەسەپۆرتە لە هەموو وڵاتانە گەڕێ ئەسوورێ ئەڵێ من ئەو هونەرم هەیە هەموو میلەتێک بە تایبەتی میلەتی کوردیش هونەرمەندی زۆر باش و بەتێن و بەهێزی هەیە بەس بەداخەوە تا ئێستا وەکو وتمان پێشتر کە قەدیمەکان ئەوەی کردیتمان هەمووی بە جەهد و ئەوەی خۆی هەوڵی خۆمان داوە ئینشاءڵڵا ئەوانەی پێگەشتینە ئەلحەمدوللا ئەبێ ڕێگایەکی ڕاستی هونەری بگرن. ئەحمەد شەنگەی موزیکسیان و عومەر چاوشینی شانۆکار قوربانی زۆریاندا بۆ ئەوەی هونەری کوردی وگاتە ئەستێ کەنەوەی تازە بتوانێت درێژەی پێ بدەن. پەیامیان بۆ هونەرمەندانی ئێستاژەوەیە کە لە بیریان مەکەن. وەڵڵاهی سوپاستان ئەکەم سوپاسی گەورە و چوچێ و خەڵکەکەم هاتوون بە پیرمانە و بە خۆشیمانەوە هاتوون زۆر مەمنون و سوپاسی ئێوەژەکەم. ئەحمەد شەنگە و عومەر چاوشین ساڵانێکی دوور و درێژە تەمەنی خۆیان لە پێنا و هونەری کوردیدا تەرخان کردووە و بۆ پێشخستنی هونەری نەتەوەکەشیان قوربانیان داوە. لە پاشمەرگم چ فایدەیە بێ سەرقەبرم بەڵام ئەمڕۆ بە زیندویی لە بەردەم دوو مامۆستایی قەدرگران و پڕبەخشش و ئەزمون ئەوە ئێمە هەمومان ئەمڕۆ باوەشی گوڵباران و
ئامێزیان بۆ دەکەینەوە. هەردوو هونەرمان کە خەرمانێک لە هونەر و کاری جوانیان پێشکەش بە دنیای شانە و موزیک و گۆرانی کوردی کردووە، هەرچەندە تەمەنیان لاڵکشانە، بەڵام هێشتا لە خەمی هونەر و موزیکی کوردیدا. ڕنا سەعالی کوردستان 24 هەولێر. جا لەم ڕۆژە باسی جلی کوردیە. لە ڕۆژی جلوبەرگی کوردی بۆ ئەمساڵ خانمان بە هەڵبژاردننی ڕنگ و دیزایانی جیاواز خۆیان بۆ ئەم ڕۆژە ئامادە کردو، هەروەکو من و هاژەش چەند ڕۆژێکە سەرقاڵی کڕینی جلوبەرگ و بۆ ئەمڕاومانویست خۆمان ئامادەکەین. هاژە بازار پڕ بوو لە قماشی وەکو جاران کۆن. ڕاستە ساڵ شازەکانە گەڕایەوە سەر ساڵانی هەشتاکان و قماشی زۆر جوانیش هەبوو بێگومان. بۆیە بە دوورینی جلوبەری کوردی مزگەنی هاتنی بەهار و نەورزی کردەواریش دەدرێت. بەردوورێک گەڵێت کە ئەم ساڵ زۆر زیاتر لە ساڵانی ڕابردوو خانمان جلی کوردیان دووریوە و فرۆشیارێکی جلوبەرگی کوردیش ئەڵێت کە چی؟ کە ڕەنگی شین و پەمەیی زۆرترین فرۆشیان بووە لە ڕەنگی قماشەکان. کەواتە سۆڤان ئەوە بۆ ئێمە ناگرێتەوە، من سوورم تۆش مۆرە، بەڵام هەڵێن ئەو ڕنگانەش دووبارە بکەینەوە، چونکە ئەم ساڵ ڕاستە جلوبەرگ زۆر بوو، قماشەکان زۆریش بوو، لەگەڵەوەژە نرخەکانیان زۆر گونجاو بوو، زۆر باش بوو. بەڵام لەگەڵەوەکو هاژەوتی دروستە جلوبەرگەکە ئێمە لەسەر مۆدی ئەم ئێستنین، بەڵام جلوبەرگی کوردی خۆی بە سروشتی وایە هەموو ڕەنگەکان بە بەردەوام توانی بەکاریان بهێنیت. دوورینی دیزایانێکی جلی کوردی بۆ ڕۆژی جلوبەری کوردی لە بەردەستدایە. ناسک چەندین ساڵە کاری بەرگدووری بۆ خانمان دەکات. سەلیقە و هونەری تایبەتی خۆی هەیە بۆ دوورینی جلوبەرگەکە و هەروەها دیزاینەکەی. ناسک جیا لەمەش بیرۆکەی خاوەن قماشەکەش وەردەگرێت. دوورینەکە تەواو بووە. زلەکە بەم جۆرە ئامادەکراوە. ئەو چەندین ستایل و مۆدلی جیاواز بە تایبەتی مۆدلی کۆنی کوردەواریش لە ناو جلەکانی بەکاردێنێت. ئەو لەو بڕوادایە ڕەنگی جلەکان دەبێت تەواو بەهاری بێت. ناسک لەگەڵەوەش نییە گۆڕانکارێکی زۆر لە ناو جلوبەرگی کوردی بکرێت. دیزاین و گۆڕانکاری مەسەلەن هەیە داوا دەکا و مۆدیلەکەی لەگەڵ خۆینە هەشە دەرێشتێکمالە بۆ دیاری بکە بەجێرێ مەسەرەن جسمی بی بەجێرێ حەزیوی بی شتێکی لە بۆ دیزاین دەکەین. شتەکەش حەز ناکەین لە قالبی کوردەواری دەربچی پێیان دەڵێن وڵە ئەو کوردی نیەگەت و ئەوابی گۆڕێ وای لێ بکەی وا دەکەین مەسەر لە قالبی کوردەواری خۆی دەرنەچیتن. شتەکە هەر ئەوەی کوردەواری خۆی پێوە دیار بیتن. لە ساڵانیش زیاتر پێشوازی دەکرا خەڵک زۆر لە ڕۆخاستن لە ڕۆژی جلی کوردی زۆر خۆی ئامادەکردی و زۆر داواکاریشی لەسرە مۆدیلات زۆرە مەسەلەن جل لە یەک بیتن کەوی و کراس لە یەک ئێلەگ و کراس لە یەک یان مەسەلەن مۆدیلی کۆنە گەڕاندیتیانەوە یان ئەو شان بەرزانەیە زۆر تەڵەبی لەسرە. بازاری قماش بۆ جلوبەرگی کوردی ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی بەهار و ڕۆژی جلی کوردی بە ڕنگ و قماشی جیاواز ڕازاوەتەوە. ساڵانە ئاڵوگۆڕی لە جۆرەکانی قماش بۆ جلوبەرگی کوردی دەکرێت. ئەم دوکاندارە دەڵێ کراس و کەوێ لێک قماشە. ڕەنگە کراوەکانیش ئەم ساڵ زۆرترین خواستیان لەسەر بووە. بڵێن بپێی مۆدیلات فەرق دەکاتن لە 55 دەست پێ دەکاتن هەتا 75 هەتا 80 دەڕاتن لە بۆ 100 و مۆدیلی جوان هەیە دەڕاتن لە بۆ 100 تێدەگەی بەپێی ئەلوانەکانیش نەورۆزە تا نەوەز تۆزێک فەرق دەکات. ئێستا پارساڵ مۆر زیاتر مۆدیل بوو شەدری ئەم ساڵ بە تایبەتی ڕەساسی شین سەوز ئەو ڕەنگانە خواستی زۆر لەسەر ئەو ڕەنگانش بەهارینە جوانە بۆ دەرەوە بۆ سفرە ئەو ڕەنگانە خواستی زۆر لەسرە چکە شتێکی شاز و ڕاقی دەدەچیتن لۆ دەرەوە ڕەنجی کراوە جوانترە زیاتر تەڵەبیاتی لەسرە لە بە تایبەت لە بۆ نەورۆزی تایبەت. زۆری قماشەکان ئێستاکە هیچمان نازمان هەیە لەگەڵ سەڵتە دەیکەن کراسی بە 25 و ئەوانەیە کراس و کەوالێکمان هەیە تول کراس و کەوالێک ئێستا دەیکەن شتێکی شازە خەڵک لە بۆ تەخەڕوز دەیباتن لە بۆ نەورۆز هەر شتێکی جوانە لە بۆ حەفەلات لە بۆ ئەو شتانە دەیبن شتێکی زۆر جوانە کراس و کەوالەیەکە. تول بە جۆرەکانی قاش ناز بە ڕەنگە دڕفێنەکانی هەریر بە جۆرە ناسکەکانی لە ناو دوکانەکانی قماش فرۆشی بە دوورینی جیاواز و ستایلی کوردەواری
بە دەستورەکانی سلەیمانی، هەولێری، شکاکی و زۆرەها مۆدێل و ستایلی دیکەی کوردەواری ئامادەکراون. خانمانیش بە پۆشینی جلوبەرگی کوردەواری، مزگەنی هاتنی بەهار ئامادەکاری بۆ تێکەڵبوون لەگەڵ سروشتی جوانی کوردستان دەدەن. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. جا ئەم خانمە بەرگ دووروە ئەم دیزاینەرە ئێستا لە سۆدیۆ میوانی ئێمەیە کە لەبارەی گۆڕانکاریەکانی ئێستای جلوبەرگی کوردی و تێکدانی شێوازەکەی و هەم ئەو ڕنگانەی کەم ساڵ مۆدلێتی پرسیاری لەکەن ئەویش ناسک مەولودە بەخێر هاتی ناسک خان ئەم ڕۆژەشت پیرۆز لەنگۆش پیرۆز بیسپاسان دەکەم ڕۆژ زلی کوردی لە هەموو ئەفرەتانی کوردستان پیرۆز بیش زۆر سپاس. ئەو شوێنەی کە بینیمان پڕ بوو لە قماشی جوان پڕ بوو لە دیزایانی جیاوازیش پێم بڵێ چەنێ ماندووی ئێستا ئەم شەو کاتژمێر چەند خەوتوی بەوەی ئەم هەموو قماشەی کە لەلاتە و ئەبێ بە دیزاینێک بیدووری کە بەدڵی ئەوان بێت و لەگەڵ جلوبەرگی کوردی شاڕێکەوێت. وڵای زۆر ماندینانی لە بۆی تەڵەبی زۆر لەسەر زۆر داواکار لەسرە لەخوا بەزیاد بیان ئافرەتانی کورد ئێستا زۆر ڕیا لە زیلی کوردی خاستان لە بۆنەکان پێشتر لەوانەوە نەبا بەس ئێستاکە زیاتر خاستان لە ڕۆژی زیلی کوردی نەورۆز جەژنەکانی دی تەخەڕوجە حەفلەی گواستنەوەی زیاتر ڕوو لە زیلی کوردی دەکەن تەڵەبی زۆر دەبی لەسەری حتما ماندینەوە لە ساعت 12 لە ناو راپۆرتەکەی هاوکارمان هێرۆ ئەو قاتی خۆتم بینی زۆر جوان بوو ئەڵێن ئەگەر کەسێک خۆی خاوەن پیشەکە بە بێگومان شتی زۆر جوان بۆ خۆیە دوورێ جیاوازی هەیە فریاکەیان وڵی جاروای لە خۆمان هە فریا ناکەین حتما جیاوازی شیرەی بەس هەر کەسە چشکە دێتە لامان وەها حساب دەکەین مەسێسایك بەخۆمە من وها دادەنێم ئەو جلەر بۆ خۆم دەدورم دەمێ لە بۆیش ئەو هەجوان دەربچی لە لای من ئەوە ینی گرنگە ئەوە زۆر گرنگە کە تۆکو ئەڵە شت بۆ خۆی بدورێ بۆ مشتریەکانی شەوێگەری شەکەی خۆت خۆش بێ دەبی وابی وانە من حەز دەکەم سەزلەکە گەلە بۆ تو بدورم لە بەرت و جوانبی ئەمە شانازی پێوە دەکەم ئەی بێگومانجا قسێکی کوردەواریش هەیە کە بۆ خەڵکی هەورامانە ئەوترێ ئەڵێ جا هەورامی بیت و خۆ بۆ خۆ کلاش بچین چۆنەڵێ زۆر شارەزانجا تۆش دیزاینەر بیت و خۆ بۆ خۆجری کوردی بدووری دەستەکانە خۆش بێت خاتو ناسک ئەبێت هەندێک جار ئەو جلوبەرگە کوردی کە بدوردرێت مۆرکی کوردەواری پێوەیە ئەکی دەبێ وابێت بەڵام هەندێک جار وای لێ دێت کە مۆرکی کوردەواری پێوە نامێنێت هەیە زۆر داوا دەکاتن ینی خۆی حەزەکاتکەەوە ئێوەی دیزاینەر چۆن ئامۆژگاریانەکەن وەختێکە دێنە لاتان ئامۆژگاری دەکەین مەسەلەن پێیان دەڵێن ئەوە جوان نییە ینی محاولی خۆمان دەکەین هەوڵ دەدەین بەزەگە هەر ڕازی نەبی شەکەیان لە بۆ دەکەن ئەمە لە سەرمانەی شەکەی لە بۆم ئەم ساڵ چۆنەی بینی ئەم ساڵ زیاتر ینی زیاتر شتە کۆنەکان بەڕاستی ینی نوێکرێتەوە ئەمانی ئەستا شتانێکە ئێستا تو لە بەرتام لە بەرمە ئەوانە هەموو لە کۆن کراسکەوا لەیەک هەموو لە کۆن ئەوها بووە ئێستا گەڕای تو ینی خەرک ڕووی تێکردێ زیاتر حتا لە قماشش قماشی کۆن ئێستا مۆدی لە زیاتر ینی تەڵەبی زیاتر لەسەر قماشە کۆنەکان باشە ناسک خان ئەو قماشانەی کە ئێستا هەیە لە ناو بازارەکانە تا چەند گونجاوە لەگەڵ مۆدێلەکان شێوازی ئەو جۆری قماشەکە ئایا نەرمیەکەی یاخود ئەو پولەکە و ئەو شتانێک کە پیاگیراوە دیزاینانە گونجاوە لەگەڵ مۆدێلی ئەمساڵ بەڵێ گونجاوە ینی ئێستا زۆر کێشەنی ینی ئەگەر قماشەکە نەرم بیان نەرم نەبی ئیشەکەی لەسەر دەکرێتن تەرتیب دەکرێت گونجاویشە زۆر جوانشە بەڕاستی ئەو ساڵ قماشی زۆر جوان هەیە هەم لە ڕنگ و هەم لە ئێمەش دەبینیەوەمان کرد لەگەڵ سۆڤان کە چوینە بازار قماشەکانەوە جوان بوو هەندێک جار اختیارمان بۆ ناکرا ئێستان بەخۆم کە هەم قماشە هەم دوورینە بەخۆم کە ئەی خۆمە بڕوە بکە زەحمەتەکە هەر دەبژێت اختیار بۆ بکرێوە نیە باشە ئەم ساڵ چ ڕەنگێک زۆرتر باوی بوو بەخۆی لە راپۆرتەکەش باسم کردیانی ڕەنجی ساڵ مۆرە بەس لە لای منیش زیاتر شین و پەمبە شین و پەمبە زیاتر تەڵەبی لەسەر بوو هەم لە دوورین هەم لە کرد جا تۆنی شینەکان کامشین شینی ئاسمانی شینی تۆ زیاتر کاڵ ئەوەیە کوێ خۆی بێت ناسەکان خۆی بزانە لەو بزانم لەوەی خۆمە زیاتر خاتو ناسک لە جلوبەرگی کوردیە ساڵانی پێشتر لەگەڵ یا کلااوزەر و ئەوانە بەکارەهێنرا ئەم ساڵ مۆدلی هەیە من هە لە خۆمە کوردمە ناوڵە ئەم ساڵ زۆر مۆدلتی ئەوە زیاتر دەستوری سلێمانە بەسیانی لە هەولێر هەموو تقریبەن هەموو لایەکان تێکەڵ کرا ینی هەم باکووری ڕۆژهەڵاتی دۆهۆکی سلێمانی هەمووی تێکەڵ دەکرێت بۆ خەڵکی هەولێر چی هەبووە بۆ سەر زیاتر عینەن هەم کۆڵوانە هەم کڵاو زۆر ئەنی باوی هەبوو ینی کاری دەستی کۆڵوانە کڵاو یان شەر ئەتیادی هەیە حەز ناکە شتانە لەسەر کاتن ئەتیادی بەس ینی تەڵەبی لەسەر بۆ زۆر
باشە ناسی خان چ بۆ نمونە چ شوێنێکی کوردستان جلوبەرگەکەی جیاوازە کە ناتوانرێت دەستکاری بکرێت ئێستا بۆ نمونە لە هەولێرە توانرێت دیزایانی سلەیمانی بکرێت یاخود لە دهۆک بە هەمان شێوە چ جلوبەرگێک هەیە کە ناتوانانی دەستکاری بکەیت یاخود تێکەڵەیەکی بکەیت واللهی زیاتر هەز دەکەم ئیسلێمانی بی ناتوانانی دەستکاری بکەن شتەکان زیاتر ئەوەی کوردەواری پێوە دیارە زۆرش هەوڵ دەدەن ئەوان ینی ئەو شتێ بۆنەوە ئەی بێرنەوە شانازی پێوەکەم هەرچەندە کوردستان هەمووی ڕەنگین و جوانەوە ئەڵە جلی سلێمانی ئەوان زیاتر بەڕاستیان لەلایەنی کوردەواریەکەی زیاتر دەیپارێزن ینی زۆر تەشینا دوورن ینی بڕێکبەرینە ئەوەکانیان کوردەواری ترە ئێستا لە هەولێر حەز ناکە قماشەکەی زۆر ڕقبی حەز ناکە زۆرش لە سەرێک لە بەرکە بەس ئەوەی سلێمانی ئێستا بێجگەوەی سلێمانی ژەم ساڵ چەند پارچە لە بەرکردن چەند پارچە لە بەرکردن باوە بەس لە هەولێر کەمتر داوا دەکرێەوە هەیە مەسەلەن لە بەردەکا بەس کەمتر لەسلێمانی زیاتر بۆ مۆدیلی سەردەمی حەبسەخانی نەقی بەگەڕێتەوە و کاتەکە هێلک و کەوا و کراسیشیان لەبەر کردو و دەسماڵیشیان پیرمان و نەنگ ئەوانش پێشتر ینی لە هەولێرشە لە بەریان کردیا مەسەیە لێگە و کەوایە و ئەزەمە پێی نارن کۆڵوانە لە هەولێر پێ دەرەن چارۆگەی لەسەر لە بەردەکان و کڵاو و نازام چیە بەس ئێستا لێرانە دەیەوێت کەمتریشتی لە بەرکەتە قەڵە و دیار نەبی مشکلە هەیە لەنا باریکتر دەرجا باشە مادەم ئاوهای لێ هاو با پرسیاری ئەو بکەین جۆ هەر خانمێک بگری حەزەکات کە چۆنەڵە لە شولارێکی زۆر ڕێکی هەبێت لە جلوبەرگی کوردیا کام دەستورەیەکە بزەبت ئەو شتەمان بۆ بەدیهێنێت لە شولارێکی ڕێکە وڵی ئەوە لەسەر جسمەکە دەگۆڕێ بەسێستا هەیە دەرێ بەس سادە لە بۆم بدورە ینی ڕاستە قەڵەوە لەوانەیە هەندێک کەرشی هەبی بەس لەوانەیە مەسەرن ئەگە بە لاستیق بی دووریان کەسراتە چکەمی هەبیتن جوانتر دەرکەویتن ئەمە زۆر زاڕێنمای دەکەن ئەوها بدورە لە دسمیت و ئەوها دەوەشێتەوە یا مەسەرن ئەو نوع ئەمۆدیلە لە بۆ دسمیت و جوانێ لەوانەیە ڕێکی دەخە مەسە دسمەکەت لە دیارە دەزانی جێرە خیبرەی خۆمان چەند ساڵە ئەوشانەچێسە بۆ هەموو کەس لە بەرەکریان بۆ هەموو کەس باشە بەس مەسەرن ئەگە کەسێک مەسە هەندە قەڵە و بیان ئەوە هەموو ینی مەسە مەلی زۆر کوردبی نەیکا باشترە ئەگەر بیکە لەوانەیە ئەوەتر نیشان دەدات وایە ئەی ئەم مۆدلێکی ئێستا هاتووە چینی پێوەیە ئەوەش مۆدیلاتی زۆرە هەیە بەس کەسرەیە هەیە لاستیکە هەیە لاستیک و کەسرەیە ئەوەش جوانە مەسەر بەس ئەگەر کەسەکە مەسە زائیف بیتن زۆر جوانتر لێ دەوەشێتەوە ئەگەر قەڵەویشبی بەنەو ئاک لە بۆی بدورین ئەگەر شارەزابی لەوانێ بەنەو ئەک بیدوری قەڵەوی دەرنەخە باشە ناسک خان تۆ بە ئەو کەساناڵی کێنە لای تۆ بۆ جلدورین پیانەڵی کە ئەم مۆدلە نا لە تۆ گونجاونیە بە شێوازێکتر جوانترە پێیان دەڵم جاری وای بەجێم دەکەم بە زاری باشە بەڕێی خۆیان دەکەن جاری باشە بەگەو ناکەن ناسکە خان کەوا لەگەڵ سەڵتا لەگەڵ ئێلک ئەم سێشتە پێشتر هەر بە قەدیفە ئەکرا قماشی قەدیفا بوو ئێستا قماشەکان زۆر جیاوازن زیاتر ئەو قماشانەی کە بۆ کەوا و سەڵتە و ئێلک بەکارهێنرێسا ئەم ساڵ ئەم باوەیەکە هەرچەند قماشەکە تەنکیش بنیسان ئەوەی لەگەڵا دروست دەکەنەوە کامیان مۆرکی کوردەواری زیاتری پێوە دیارە قەدیفە کۆنەکە یاخود ئێستا ئاساییە واللهی ئێستا لەبەرەوەی ئەوە مۆدیلە لە یەک بیتن سەڵتە و کراس لە یەک کەوا و کراس لە یەک ئێستا بووتە مۆدیل بەس ئەمن بەبیرم دێکە گچکە بووم لە قەدیم عینەن ئەو شتە هەبوو لە یەک لە بەریان دەکرد بووک بوو دەهات دڵش کوردی دەکە کراس و کەوای لە یەک بیان ئێلەگ و کراسەکەی لە یەک بوو ڕاستە بەسانەگە جیاوازبی زیاتر مۆرچ کوردەواری پێوە دیارە جوانتر دیار دەبیتن ئەو قماش مەسە سوورمەیە ئەتلەسە ئەوانە قەدیمن ئەم بڕۆ بکە هەندەشان لەدا پیرم جەم لێ بوو ئێستا کە مۆدیچی و زۆر زۆریش مۆدیلی تێستا زۆری حەز لە خشتی کوردەواریشە مێخەک و ئەو بابەتان لەگەڵ تایبەت مێخەک ئەوە نازەم حەزم لە بۆنەکەشێتی زۆر خۆشە هەر ئەو شتە کۆنانە هەستەکەم نوستالژیایە نازەم زۆر خۆشە یادەوەری نەخشاندیتم بە مێخەک زۆر مەبەستمەوەی تا چەنە خشڵە کوردیەکان ئێستا باویان گەڕاوەتەوە وڵە باوی زۆر گەڕاوەتەوە زۆر 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 تەڵەبی لەسەرە زۆرشان خەڵک داوا دەکەوە حەز زیاتر لە زێر و مەسە کریستاڵ ئەوانە حەز دەکەن لەبەر پیاوەش جێ دڵخۆشیە کە خانمان خۆیان ئەیچنن هەندێک خانم بووە بە سەرچاوی داهاتی ئەو کارکردنە بابینە سەر ڕەنگەکان بۆچی جاران ئەگەر سەیری وێنە کۆنەکان بکەینەوە چەندین ڕەنگیان تێکەڵا کرد حتا تەمەەن گوێی پێ نادرا بەڵام بۆ خانمانی کورد ئێستا بەداخەوە کە هەر تۆزێک تەمەنێک بەڕێیەکەن یەکسەرە بێ بچنە لای ڕەنگە تۆخەکان نەچنەوە سەر ڕەنگی باق و برێخ ئەمە هۆکاری چییە؟ واللهی ئەوەش لە هەولێر زیاتر هەولێر و دووهک زیاتر لە لای ڕەنگە تۆخەکان
ئەمن زۆر زارڕێنمای ئەفرەتانش دەکەم مەسەن دەم ئەو ڕەنگە لە بۆ تو جوانە ناوەڵا ئەو لەگەر تەمەنی من ناگونج دەرم خۆیانی ئەتو تەمەنت چییە؟ ئەوەندە لە سەرێ نییە دوایە تەمەشا دەکەی مەسەرەن خەڵکی وڵاتانی دی بەڕاستی تەمەنیان زۆر گەورەشە و ئەز ئیتیمام زیاتر بە خۆیان دەدەن ڕاستە ئەو ڕەنگە تێکەڵکردانەش دیسان لەلایەن ئەوەی سلێمانی تێکەڵکردنی ڕەنگەکان زیاترە لە هەولێر ڕەنگی جیاواز مەسەرەن مۆر و زەردا کەسک و پامبێ ئەوانە تێکەڵ دەکەن لە هەولێر ئەوە دەگمەنە تاک ئەو ڕنگانە پێکۆ لە بەردەکەن ڕاست ئەمە شەر بۆ خۆی یەک دنیا مۆدێلاتی کردو کللتورەکەی دەوڵەمەند زۆر جوان شەڕنگ تێکەڵکردنی ڕەنگەکان زۆر جوانە ئەنی بەڕای منیش زۆر جوانە لە هەولێر تەڵەبی لەسرە بەسکەم جاریواشە ڕەنگەکان وەک باسمان کرد زۆر لە یەکەوە دوورن ئێستا من ئەم ساڵ لە پیجەکان کە سێرمە کرد پرتەقاڵی لەگەڵ مۆر تێکەڵاو کرابوو پرتەقاڵی لەگەڵ پەمەیی تێکەڵاو کرا واتە ئەو ڕنگانە زیاتر بەهارن یعنی جوانیشن زۆر جوانم پێشم جوانە ڕەنگەکان ئەی لە ڕووی سادەی و نەخشداربوونی جلوبەرگەکە سەجلی سادە باوترە زیاتر قماشی سادە بەیان گوڵی پێوە بێ زیاتر ئەو سات پولەکە مەسە توولە پولەکە بی ئەو جە مەسەرن وەکو ئەوەی بەرمن قاش و بریسکە بیتن مۆری بی ئەو شتانەی پێوەبی سادە زیاتر مەسێستا هەیە لە بۆ دەرە ڕۆژی نەورەز مرتاحترم باکراسەش سادە لە بەرکەم بەس زیاتر لە بۆنە و ئاهەنگ و جەژن و زیاتر ئەو بابەتانە باشە بۆ جاران دنیایەک ئیشی ڕۆژەکەشیان پێوا کرد و پارچەکانیشی زۆرتر بوو من بە بیرمە ننکم کەوای هەبوو ناوەکەی لۆکەش بوو ینی لە زستانی شاوە نەبوو جلێکتر لە بەرکەن هەر ئەو کەوایان لەبەرە کرد بە لۆکەچ بۆ چیە سێمە ناتوانین ینی ساعتە زیاتر لە بەریکەی تەمبەڵ بووینە جگەلەوە ئێستا کولتوری وڵاتانی دیکە هەیە تەنانەت بۆ پەرلەمانی خۆیان کە ئەچن ئێستا وڵاتە عەرەبیەکان هەر بە دژداشە و عەگاڵەوە ئەڕۆنە پەرلەمانی خۆیان دەوامەکەن شتی ئاسایی خۆیان کاروباری ڕۆژانیان بەس ئێمە وەمان لێهاتۆ یا ئەبێ زۆر زریق و بریق بێت لەبەر ڕەنگە هاژە پێم وا بێوا بێت لەبەر زریق و بریقێک ئەگەر ڕەنگە شتێکی سادە لەبەر ئاسایی بێت لە ڕۆژە لە بەریکەی پێت وایە ئەو مۆدێلە بگەڕێتەوە ئێستا لە هەولێرش مەسە زۆر ئافرەت هەیە مەسەرە ڕۆژانە لە ماڵیش هەر کراس کوردی لەبەردەکە بەس نەک وەکو ئەوانەی مەزەحمەتە لە بۆ کارکردن لای دووهۆک و بادینانیش ئەوە هیچ بەس کراس کوردی لەبەردەکەن لای ئاکرێ بەس کراس زۆر خانومانن ئەو ژنانە بەو جلانەوە ئەوەندە ئازان ماشەڵڵا من بەغیلیان پێبم کە تەواوی ڕۆژەکە هەموو کارەکانیان بەو جلانەوە جا شتێکی تریان هەیە چمکی کراسەکە کە سەردانیان کوردە ئەیکەنە قەراغی ئەو پشتێنەی کە بەستویانە تر گورج و گۆڵ ئەمە لە دواوە ئەبەستن شەپ و شۆڕ نابێت بابینە سەر ئەو کەسانەی کە لەچکەکەنە سەر وەکو خودی خۆت حیجابن ئەم ساڵ بینی مۆدلێک هاتبوو کە ملدارە یان ملیشی پێوەیە جلە کوردەکە ملدارە و ملی پێوەیە چه ئاسانکاریە کراوە بۆ ئەوانەی کە جلوبەرگی پۆشتە لەبەرەکەن ئەوەش کەم داوا دەکەم بەس ینی سەلای منیش داوایان کردێ دووریتمان زیاتر لە پشتۆ مەسەرەن مەجالە ئەوە دەکەین گرێ بدرێیان دوگمە شتێ بخەین تا بتوانانی قەپات کەەوە لە بەریکە ئەوە مەسەر حەز ناکات سەفیەکەیەوە هادابنێ دێ ئەتیادی لە پشتۆ بیبەستی ناشوێ ملی دیاربی ئەوەش دروست دەکەین بەس ئەتیادیش مەسەرن ئەوانێک کە حیزابن دەرەیە خەکەم گچکە لە بۆ بکە لە بۆی سەفیە لەسەر دەکەم بەس ئەویش لە بۆی ئەرکەچکەی هەیە اختیارکردنی ڕەنجی لەچکەکەی لەسەریش قورسە زەم کچەکەی خۆم لەچکی دەکات زۆر قورس بوو لە بۆی کێشەی نازانم چۆن ڕێکی خەم بەڵام ڕەنگە خۆت خەیاتی تەواوی تر گوتمان بۆ خۆت بدووریە بێت چۆنی بدووری ناسک خان با باسێکی درومانیش بکەینەوە بۆچی میشاڵن پیاوان بە تەرکیسترن لە خانمان من لەگەڵەوەیان نیم تۆڵێکی ئەمش لەگەڵ نیمە ئەمن ئێستا زۆر ڕخنم لە ئیش پیاوانشەیە لەگەڵ ڕێزمەبان هەیە ئیشیان زۆر جوانە بەس هەشە مەسەرەن بەناوبان شە بڕوا بکە کە شتەکەی دروە هاتی ئەمن لە بۆم چاکردێ ئەمن وەکو ئافرەت وەکو خۆم ئیشەکەی خۆم زۆر خۆش دێ لە مناڵیەوەش ینی بە حەزی خۆم چیمەنای ئەمن کارشتریش مێپەرستاریش دەکەم و داوامیش دەکەم و خێزان ینی خێزانی شم هەیە و ئەرچشم هەیە نمونەت زۆر بێت ئەو زانی لەسەر ئیشەکەی خۆم هەر کەسێک بێتە لای من کە ئیشە چلو بکەم بڕوا بکە دەبی نەتوانێت سەلایەتی دی ئیشەکەی خۆم خۆش دێ دەبی ئیشەکەشم لە ئیپیایی جوانتر بیتە ئەوە هەدەفی من بووە لە لای ئیشە دەستخۆشی لە پیان هەنێکیشیان هەن زۆرشان زۆر جوان زۆر جوان ئیشەکان ئەکەن وەک هەر ئەڵەی کە لە بەرێکە لە لایەکێ گەڵێ وڵا ئەمە پیا بۆی دووری وڵێ چەند جوان زای گرنگێکی چیە زۆر جار لە ڕووی زانستیەوە ناسک خان ئەڵەن پیاوان تەرکیزیان یەک ئاراستەیە بۆ نمونە کە سەری کردە سەر ئەو ئیشە تەنها ئەواکە بەڵام ژن ئازایەتەکەی لەوەیەکە تەرکیزی لەسەر دوورمانەکەی لەسەر مناڵەکەیەتی لەسەر ئیشەکەی تریەتی و هەمووشیان بە مەزبوطیەکە ئەوە ئیسەلمێنم کرێکێک لەوانە خۆی لێرێ و هەمونیشەکەی خۆمێستا کە ئێستا کە نەورۆزە سەرشمان چەند قەرەبارغە و ینی ماندووشین بەڕاستی زۆر هیلاچین
هەر پارچەکە دێتە بەدەستم ئللا دەبی بە تەواوی بە مەزبوطی لە بەردەستم بچە دەر ئەوەیە کە بڕوا بکە زۆر مشکلم هەیە زۆر ینی خەڵک دێ مەسەلە مەجال نەمایە وەربگرین ئەنجلکەکەی بڕوا بکە هەندێکیان دەرن نای دووری نەگەتو لە بۆمان نەدووری ئیشەکە جوانە بۆیە ناسکخان باسی پیاوانمان کرد هاژەوتی ئەوان تەرکیزیان بۆ یەک ئاراستێ ئەوە حەق بواە کە هەر مادەم تەرکیزیان لەسەر یەک شتە زۆر زۆر جوان بیان دووریایە و ئتر پێویستی بۆ نەکردایە بڵێن بۆ خەیاتێکی ژن چاکی کاتەوە بەس سەبارەت بە جلوبەرگی پیاوانیش لە ڕووی مۆرکە کوردەواریەکەی بزانین جلوبەرگی پیاوانیش شارەزاییت لێ هەیە کە باسی لێ بکەین زۆر حەزم نەکردێت تەداخل بکەم نەخێر حەزم نەکردووە بەڵام وەکو چاوێکی دیزاینەر کە سەیرەکەی بمەوێتن ئاسان بیلوانەیە لەکردن بەس حەز ناکەم ئیشەکەی بکەم ئەی پێدوانی جلوبەرگی ئەوان ئێمەژنا زۆر دەستوەرەدەی لەشتی کۆن و ئەوانە تێکیانی ئەوان تێکیان نێەوە ناوەڵ ئەوان باشترن قاوێ و هەموو تۆنەکانی و نیلی هەموو تۆنەکانێتەوە زرەشی دەکە و ئەتیادی چەند ساڵ لەبەرکەی چی لەنە مۆدیلەکەی ناوە ڕەنگە ناسک خان بەچی زۆر بێزارەبی لە کاتی درومانە بەچ بۆ نمونە مشتریەگێتە لە داوای شتێکەکە چیوە لێکا بێزاهی ئەو قماشانەی کە دوورمانیان ئیزعاجە قاشە پولەکەیە ئەستورە ئەوانە ئیزعاجم دەکە بەڕاستی زۆر جارمەچینەکەم تێک دەچی یان لە کاتش پێویستم پێ دەبین قماشەکە ئیزعاجە مەچینەکەشم خرا دەبی کاتەکەشی زۆر ینی ناوەختیە ئەوانە ئیزعاجم دەکە یان کەسێک دێ مەسەلەن ئەمن تێی دەگەم شتەکانی خۆم هەموو دەنووسنی بەبیانەکەم زۆر بەبیان ئەجایان خەلەقە پێ دەرم کاکەگە بەدڵت نەبوو بە چەندت کڕە دوو قاتارەکەت پێ دەدەمە ناخۆشە بێ گومان کە زۆر حتممە بۆ کەسانە چۆن شتە درێسە بۆ نمونە بڵێ یەکێک دێ بۆلات کە ئەزانی ئەمن تۆ زێر ڕاڕایە بڕیار لەسەر شت نایەت ئەڵێن خەیات بەس بزانێت ئەو کەسێک کە جلەکەی لەلا ئەدوورێ دێ بۆ لای بەس بزان ڕاڕای تر جوان دەرناچە لە ژێر دەستی وایە وەڵاوە دەرێن بەس ئەمن ئەو کەسانە مەسەن تەداخولیان ناکەم چی بێ ئەوەی لە بۆ دەکەم بەس نەسەر نەگە کەسێک زۆر واسواس نەبی ڕێنمای دەکەم لە شتانێکە بەخۆی هەز دەکەم غەڵەتە ڕێنمای دەکەم بەس ئەگە کەسێک وا واسواز بی ئەو ینی مەسوولاتێ ناخەمە سەرشانم لە بەخۆی بەزێ دێرم ڕاستە ناسی خان گۆڕانکاری بەسەر جلی کوردیە پێت وایە مۆدررنیە یا خۆت پێویستە یان وڵی ناوەڵ قەینا هەندێک شتێ مەسەرەن لەوانێ پێشتر کرایە ئێستا جوانتر کرایە جوانتر بکرێ قەیدنە بەس ئەگە گۆڕانکاری بەزدا بێمش لە گەری نیمە پێم جوان نییە یعنی لە کوردەواری خۆی دەرسی هەر بە کوردی حیساب نییە هەیە داوا دەکە شتانە لە بۆ دەکەین بەڕاستی بزم حتا لە دووری نیش دەرێن تەسک بدوورە دەرم یەکجار ئەوەندە تەسک جوان نییە ینی جلی کوردی هەندێک شلی پێوە دیاربی جوانترە یعنی جلەکەی من ئەمڕۆ لەو بابەتان زۆر ناسخان ئێوەی دیزاینەرەکان و خەیاتەکان هەوڵی ئەوەتان داوە کە پێشەنگایەک بکەنەوە بە تایبەت بەسی جلی کوردی بێت هەر مۆرکی کوردەواری تەواتی پێوە دیار بێت نە تەسک بێت لە چۆنەڵێت چوارچەوەی ئەو بابەتە دەرچوو بێت کە لە جلی کوردی نەچێت بەشداری نەکردو لە هیچ پێشەنگایەک وڵی مەجالم نەبووە ئەو مەجالم نەبووە ئەمەیان لە منەوە وەرگرە ئەو راپۆرتە جوانێکە هێرۆ مەولودی پامنەرمان لەگەڵ تا ئامادەی کرده بوو ئەو هەموو شتە جوانت هەیە پێشەنگای بکەرەوە بابین من و هاژەش ببینین چی هەیەەوە چکە من و هاژە هەرە کڕین ئینشاڵڵ با مەجال ببی ئینشاڵڵ وڵا ینی لە کەم کاتی بیرم لێ نەکردووە گەنا خۆشە بەژاریش ناسک خان چەند ساڵێکە خەڵک زیاتر حەزی بە ئیشی دەستە بۆ نمونە قوماشێکی ساداکڕێ ئیتر لەسەر ئارەزووی خۆی بە چەندین جۆری مرواری و یاقوت و ئەو جۆرانەی تر ئەیچنن ئەم ساڵ کەمتر بوویاننا وڵی ئەم ساڵیش ینی تەڵەبی لەسەر بوو لەسەریتی بەس زیاتر پێم گوت ینی زیاتر ئەو بابەتانە لە یەکبی هیچ مشکلەی نێستا هەیە مەسەی کراسەکەی ئەو هاتەن شتە سادەیە کراسویە لە کراسوکەوێ لێمان دووریە زیاتر ئەوە تەڵەبی لەسەر زیاتر بابەتی کۆڵوانە و کڵا و ئەکسسواراتی ئەو کاری دەستی زیاتر ئیشی لەسەر بوو پێم خۆشە بزانام تۆکو دیزاینەرێک ڕاو چییە لەگەڵ ئەو جۆرە دیزاینانەی ئێستا لەگەڵ ئەو چنینانە لەگەڵ ئەو شێوازە دادورینەی کە بەش چەندین پولەکە و نەقێمەکرێ وڵا ئیشەکی باشە هەم ئافرەتی شەیە لە ماڵی خۆی پێ خەریک دەکا و ئیشەکەی دەکاتن هەمیش جوانە و کوردەواریە و ئەمە ئەوی لە بەرشی دەکا پێ جوانتر دەبیتن دەست خۆشیان لێ دەکەمانێ و کارانش دەکەن دروستە ناسکە ها چارۆگەکەی هاژە چارۆگێکی تەنکە و وەک خۆی باسی کرد بەو نەقێمانە هاژە ئەو لای بەرزکەیتەوە ئەها بەم شکڵە چارۆگە پێشتر ئەستورتر بووە ئێستا ئەم مۆدێلە هاتووە
ئەم مۆدلی کە ئاوهات سۆڤانەمە تا تاوام کرم دوو سێ دەنکەم لێ ئافرین بۆ ژنانی کە خەریک دوو سێ دەنکە کاتم نەبوو زۆر هیلاکێجا ئەم گوڵنگ لێدانا چەند ناسکی ئێستا جوانیەکەی بڵین ئێستا ئەمە هاژ لەم لاو دەرێ هەم کامێرەکە دەریەخات جوانتر دیارە هەمیش ئێستا ئەمە دەرچووە لە مۆرکە ڕەسەنەکەی خۆی بڵین بەڵام زۆرنا بەس لە قماشەکەی ئەمە ناسکێکی تر نایە بە جلوبەرگە باو جوانتر ئەم پێم گوتیانی ئەگەشتەکە هەندێکیش دەرسی بەس لە ئەوە جوانتر بکرێن قەیدی ناکە جا ناسکخان خۆشم چنیومە وەڵای زۆر نازانێ دەستڕەنگینە زۆر زۆر شەشی زۆر جوان کردی هاژە زۆر دەستڕەنگینە ئەوەی کە لە کاتی جلی کوردیە بێت ناسکە خانتر لە بێژەری و پێشکەشکاری کە ئەچێتەوە دوایەوە ڕێگە بە دیزاینەر بۆ خۆم و خۆی بێ بکەین دوایەکە گەیشت لە خزمەتم هەموو کاتی ئامادەم یارمەتی هەر ژنێک بە چی پێویست بێ من پێم خۆشە شانازی زلی کوردی بەڕاستی بەخۆی زۆر جوان ئێستا مەسەرەن ئەمن ئافرەتێکی ئەڵمانی هات تقریبا ساڵێک پێش ئێستا سێ داخم کوردیم لە بۆ دووری یعنی پێ گوتمانی کە زۆر زۆر حەزم لە زلی کوردیە دەبم لێ لەبەری دەکەم زۆر شانازیش پێ چی بوو جلەکان بابزانین والله کوردەواری مەسە ئێلەگەک چنرا بوو بەدەستی لە بۆم دانا لەگەر کراسێک بە کەسرات لە بۆم دووری کەوای ئەو سێکم لە بەدەست بووم لەوەم بوو تازە دەم دووری تقریبا لەو بابەتانە بوو لەگەر کراس و سەڵتەچشم لە بۆی دووری یعنی تقریبا هەر سێ مۆدیلی داوا کرد لە بۆمان دووری منیش سەرەتایی پرۆگرام کە دەستمان کرد بە قسەکردن من و هاژە باسی ئەوم کردوتم ئێستا تەنیا بەس خەڵکی کوردستان نییە کە جلوبەرگی عەرەب زۆر داوا دەکەن ڕاستە لە بازاری ژەمان بینین زۆر جوانیش لە لای من زۆر عەرەب داوا دەکەن یعنی تەواو کوردەواریشاندا ئی خۆمان هێندێک دانێ دەرچن لە قاڵبی کوردەوار بەس عەرەبەکان دەرێن تازەی کوردی کامل ینی بە کاملی بیتن ئەوەش خۆشە ساڵان باش سێواکران و ئێوە بۆ کللتوری وڵاتێکی تر بێنین بۆ ئەوان نایکەن ئەو تا ئێستا کللتوری کوردی لە بۆ ڕۆژی زلی کوردی ئەوڕۆ چەند عەرەب هاتن لەکنە من بە دوورینیاندا و شەو هاتن بردیانەوە کە ئەوڕۆ لەبەری بکەن بۆ پێی کە تۆ زۆر لە ناو بابەتەکە قاڵ بوویتەوە بۆ کەسانێک کە ڕەنگیان کاڵ بێ بۆ نمونە قشت کاڵە خۆی کاڵە زیاتر کام ڕنگانە بەکاربێنێت هەم بۆ جلی کوردی هەم بەگشتی بۆ چ ڕەنگێک بەکار تۆخ باشترە نەک زۆر کاڵی بەکار بە خۆی کاڵە کاڵیش لەبەر کە لەوانێ جوان دەرنەکەی ڕەنگە تۆخکان زیاتر نەک زۆر تۆخ مەسەلەن سۆربی مۆربی کەسکبی ئەوانە لیان دەوشێتەوە ئەوانەی ئەسمەریش بن حتمما هەندێک ڕێنمایی دەکەن کە هەندێک ڕەنگە هەیە لەگەل ڕەنجی دەمساویان جوان نیە پێیان دەڵن ئەو ڕەنگە لە بۆ تو جوان نیە بەجێمان دەکەم باشە لە ئۆشتانان دەچێن ناسکخان شتێکی تر هەیە لێرە ژنان چانسێکی باشیان هەیە سڵین دەستی خسۆتەناو هەموو شتێکەوە هەر بڵێ سن دروستیەکە ئەستا جلوبەرگی کوردی پیاوان لە سینەوە دروست دەکرێت و ئەێنرێتەوە بۆ کوردستان بەڵام ئەوە باشەکە لە جلوبەرگی کوردی ژنان ناوشتە نییە یا من بێ ئاگام ئەوەندە خانمی دەستڕەنگیمان ئەوەندە گۆڕانکاری بەزدادێ حتا قماشش ینی ئەوەندە سەریع مۆدیلی دەڕواتن ریاناکەوی بینی ئەوەندە سەریع مۆدیلەکان دەگۆڕێ بەڕاستی فریاناکەی بی دووری لەسەر سەریع ڕۆشتنی مۆدل جاجلی کوردی ئەو پەڕی ئێمەکە لە بەریەکەین یەک بۆ دووجار لە بەرەکرێت چاو ڕادێ لەگەڵ یاگەر جارێتر لە بەریکەیتەوە ئاساییە جلێکی کوردی بۆ چەند جارە لە بەرکرێت یاخود ئەبێ بەپێی مۆدل بڕۆین وڵی زۆر کەم هەیە 2000 جلەکەی لە بەرکە هەیە دێتە لام بڕوا بکە لە بۆ یەک حەفلە یەک سعات لە بەری دەکا زاری دووەم لە بەری ناکاتۆ جلەکەی ئەوەش ینی باری پیاوەکان قڕستر دەکەم شارەت بۆ منش سریەوەکەم چون هاژە وایە تقریبان هەمووی ئافرەتەکە سەتانەوەتی وایە بەڵام یەک شتی تر هەیە لە جلوبەرگی کوردی خانمان ئەوە زۆر گرنگە کە تۆ ئەتوانیم سەڵتەی لەگەڵ شتی تریشا لەبەر ئەوە زۆر باشکردنە سێلەگەکەی وەش باشە بەس لەوانێت جلەکەی من بەس لە گەریەک لەبەر بکرێ ئەوە بڕک مشکلە بیتن ئەوەی تۆ ئێستا یەک جارێتر لەبەرە کردو ئیتر لە ناسکە خانە دوو جار لەبەر ئەمە ڕەنگە لەگەڵ کەسەریەکەی تەنسیقەکەی لەگەر سەپتەقاڵی جوانە لەگەر کەسێک جوانە ئێستا جلوبەرگی زۆر گران بەها هاتووە من سەردانی زۆر شوێنم کرد ینی کراس هەیە زۆر گرانە ڕاستە هەموو خانمێک حەزەکە و جلی لەبەریەکە کە زۆر بەنرخ بێت پێ دوایە کە ئەگەر گران بێت جوانە یاخود تەنسیق گرنگترە نەخێر گرانی هیچ جوانی بە قماشەکەی نادا ڕاستە شخصەکە کە لەبەر دەکا جاروای قماشەکە لەوانەیە بە 5,000 کڕیبی بەس لەوە جوانتر بیکەوەی کە 100,000 پێدابی لە جسمی جوانتر بێتن و ئەو کەسەش کە دەی دووری بەڕاستی ئێستا مەسە شتەکەی تو زۆر سادەی بە جوان دوورە دەست خەیاتەکەی خۆشبی ئێستا چەند جوانە بەس ئەگە جوان نەدوورێ بڕوا بکەنی ئەگە قماشەکە زۆر گران بەهاژبی تەسیر ناکە لەوەی
ئەمە زۆر کەسێ قماشی گران کڕێ بەس مع الأسف مەسەخەیاتەکە جوانی لە بۆنە دووریان لێ سەقەت کردیا جلەکەی بەڕاستی هیچ جوانێک پێ دیار یان شتێکی تر لەسەر ئەوەی کە قماشی گران بەها ئەویش ئەوەیە کە زۆر کاری مور و هەروەها بریسکە و ئەوانەی لەسرە بۆ خەیات دوورینی ناخۆش نییە زۆر ناخۆشەوەڵە دەست بکەین ئێستا مۆدی لە مەجبورین دەبیدرێنە بەڕاستی زۆر ناخۆشە مقەسمان دەستمان مەچینەمان دەرزیشکان هەموو ڕاستە سەرکەوتوو بیناسک خان هەمیشە خانمان چاویان لەوەیە کە دیزاینەری باشمان هەبێ تا بتوانن بە جوانترین شێوە جلوبەرگەکانیان پۆشن زۆرمان پێخۆش بکەم بانە میوانی بەیان 24 من دەڵێم ینی ئافرەتیش هەیە کاری جوانە زۆر جارانی پیاوان دەڵێن خەیاتی ئافرەت شت سەقەت دەکەوانەیە مەسێ سامن نمونەی خۆم با مەحتی خۆم نەکەم زۆر سەرکەسەکرێتەلام ینی شادی وێ دەدە کە شتەکە جوانە ئەمن دەڵم ینی ئافرەتش کە ئیشەچی کرد باشتەکەی خۆ احتیمام پێ بدە خۆشی بووێ سێسامە ڕاستە پارە بەرامبەر شتەکان وەردەگرم بەس گرنگترین شت لە لای من ئەوەیە کە من جلەکەم بۆ بەرامبەرەکەم دووری برێ ئەڵڵا چەند جوانە و بەجارێتیش بێتەوە و بێتۆ لاشم ئەزە پارەکەم بداتێ ئەوە خۆشحاڵترم دەکە ئەگە بەدڵی نەبی زۆر دڵم پێ دەستەکان خۆش بێ وەکو بەرگدور و دیزاینەر ئەم بەیانی میوانی ئەمە بوویت لە ڕۆژی جلی کوردی زۆر سپاسمان دەکەم سەلامەتی لە سلێمانی هونەرمەندێک پێشانگایەکی شێوەکاری بۆ ژنانە کردەوە کە ساڵانێکە لە بوارە جیاجیەکانە خزبێت با کۆمەڵگاکەن. پێشانگاکە نمایشکردن و پیشاندانی وێنەی ژنان بوو وە هونەرمەندەکە کە خۆشی ئافرەتاڵە ئامانجی پێشانگەکە خزمەتکردنە بەو ژنانەی کە تا ئێستا لە ژیان داماون و هەمیشەش ئەم خانمە کە چۆڤین خانە هەوڵی داوە لە ڕێگەی کارەکەیەوە خزمەت بە زۆربەی بوارەکان بکات بە تایبەت لە کللتوری کوردیدا و لە خەبات و شۆڕشگەڕی کوردستانیشدا. هەر یەک لەم تابلۆیانە وێنەی ئەو ژنانن کە لە بوارەکەی خۆیاندا خزمەتێکیان پێشکەش بە کۆمەڵگە کردووە. ئەم ژنانە جێدەستیان لە بوارە جیاوازەکاندا دیارە. ئەو هونەرمەندەی پێشانگاکەی کردوتەوە 3 مانگە سەرقاڵی کۆکردنەوە و دووبارە نەخشاندنەوەی وێنەکانە. ئەو تەنها یەک مەبەستی هەیە، ئەویش پێشکەشکردنی خزمەتێکە بە ئەو ژنانەی کە تا ئێستا لە ژیاندا ماون. ویستم ئەو پەیامە بگەێنم کە پێویستە ئێمە ڕێز لەو ژنانە بگرین کە خەباتیان کرد دڵسۆزن بۆ ئەوەی تا لە ژیان ناماون ئێمە ڕێزیان لێ بگرین نەوەک ئێمە وەکو هەمومان نەزانین ئێمە دایم قەدری تا و کاتی کەسەکان نەمرن قەدریان نازانین بۆیە من ئەمڕۆ پێم باش بوو ئیش لەسەر ئەو ژنانە بکەم کە لە ژیان ناماون زیاتر. بەشێک لەو ژنانی وێنەیان لە پێشانگاکە نمایشکرابوون خۆشحاڵ بوون بۆ بەسەرکردنەوەیە ئەوان پێیان وایە ئەو خزمەتەی دەیکەن ئەرکی خۆیانە. پێشانگاکەش بە خزمەتکردن بە هونەر دەزانن. کەوسەر قادر بەڕێوەبەری گشتی کتێبخانەی ئەوقافە هەستێکی خۆشی هەیە کە ئەو یەکێکە لەو ژنانی کە وێنەکەی لە پێشانگاکەدا هەیە. بەڕێوەبەری کتێبخانەی ئەوقافم لەو ڕۆژی دەست بەکار بووم تا ئەم دقەیە خزمەتێکەکەم ئیشەڵا بێماندوو بوون هێشتا هەر هەستەکەم کەمم کردووە ئیشەڵا ئەوەی کە مامە لەو شوێنە توانم خزمەتی تەواو بکەم هەم بە وڵاتەکەم هەم بەو بەڕێوەبەراتی کە لەوێم هەم بەو فەرمانبەرانی کە لەوێن بەڕاستی هەمومان بەیەکەوە ئیشەکەین. لە پێشانگاکەدا 58 تابلۆ نمایشکراون. هونەرمەندەکە سەرەتا بە بۆیی زەیتی وێنەکانی کێشاوە دواتر خستوویەتە سەر بلۆک. پێشانگاکەش تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوام دەبێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. باشە با باس لە دووەم کۆنفرانسی بەخشینی گرانت بۆ باشترین پرۆژەی دەرچوون و ئایدیا با قوتابیان لەلایەن زانکۆی سەلاحەدین بکەین کە بەڕێوە چووە. قوتابیان لە قۆناغە جیاوازەکان بەشداریان تێدا کردبوو. بێگومان ئامانجی ئەم پرۆژەیە و هەندێکیش لە بیرۆکەکان کە دەریان خستووە لەم کۆنفرانسەیە کە 51 پرۆژە و 25 بیرۆکە نمایش کرابوو. دڵنیایی جۆرە لە زانکۆی سەلاحەدین تا بزانن ئایا ئەم شێوازانەم جۆرانە چۆنە و
و بەڕێوەبەری دڵنیایی جۆری لە زانکۆی سەلاحەدینی ژەڵێم کۆنفرانسە گرنگە بۆ قوتابیان و بێتە هاندانێک بۆ داهاتویان چونکە هەندێک لە قوتابیانیش لە بواری زانستی و ئەندازیاری و ئەدەبیشدا کارەکانیان نمایش کردووە و ئاکات کە زیاتر دڵخۆش بن بە کارەکەیان و بەرەو پێشچوونی زیاتریش بکەن. دووەم کۆنفرانسی ساڵانەی زانکۆی سەلاحەدینە. عومەر لەگەڵ هاوڕێیەکی لە کۆلێژی ئەندازیاری دەخوێن و توانیویانە پرۆژەی کێڵگەی پەلەوەر دروست بکەن کە سیستەمەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ساردکەرەوە و گەرمکەرەوە و ڕێژەی شێ کۆنتترۆل دەکا و ماوەی 2 مانگی ویستووە تا پرۆژەکەیان تەواو کردووە و نزیکەی 400 دلاری تێچووە. ئێمە لەو پرۆژەیەدا هەوڵمانداوە باشترین کەشوهەوە لە بۆ فارمەکەمان دابین بکەین. ئەگەر هاتوو کەشوهەوەیەکی باشمان بۆ فارمەکەمان دابین نەکرد چەند زیانێکی دەبێت. لەوانە کێشی گۆشتەکەمان کەم دەبتەوە و چێشی پەلەوەرەکەمان کەم دەکات و دەبێتە هۆی ئەوی پێکهاتەی کیمیایی مریشکەکە ئاسایی نەبێت و باش نەبێتن. وارووا هەوڵمان داوە کەوا کەمترین دەستکاری مرۆڤ تێدا بەکاربێتن کە وەکو ڕۆبۆت کار بکاتن. ئەو کاتەی پێویستی بە گەرمیە هیتەرەکان پێدەکا و ئەو کاتەی پێویستی بەوەیە خۆی فێنکاتەوە لە ڕێگەی فانەکانەوە خۆی فێنک دەکاتەوە. قوتابیە بەشداربووەکان هەر یەکەیان بە شێوەیەکی جیاواز پرۆژە و بیرۆکەکانیان نمایش دەکەن. هێلین بیرۆکەی دروستکردنی یاریگەیەکی گەورەی دیزاین کردووە. جێبەجێکردنی ئەم بیرۆکەیە نزیکەی 1 ملیار دلاری تێدەچێت کە پێک هاتووە لە هۆڵی باسکە، تێنس، یاریگەی تۆپی پێ و مەلەوانگە و چەند هۆڵێکی دیکەی وەرزشی. پرۆژەکەی ئێمە سپۆرت سنتەرە ئۆلۆمپیکیە کە لەبرەوەی لە کوردستاندا زەو شێوە پرۆژەیە نەکراوە لێ ئەمە دەمانەوێت کەرتی وەرزشی بەرەو پێش ببین لە کوردستان بە تایبەتی و لە عێراق بەگشتی. پرۆژەکەمان لە سویمینگ پوڵێکی ئۆلۆمپیکی پێک دێتن و هەروەها مەڵتیپێرپز هۆڵەکە کە یاری تۆپی سەلەشی تێدا ئەنجام دەدرێت و هۆڵێکی لەش جوانیشی تێدایە. هەروەها لە تێنسیشمان هەیە و هەروەها تۆپی پێشمان هەیە. کافتریایەکی گەورەش لە تابقی سەرێ هەیە و ڕوبەرێکی زۆریشی حەدیقە و سەوزاییە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم جۆرە کۆنفرانسانە ئەنجام نەدراون. بەڕێوەبەری دڵنیایی جۆری لە زانکۆی سەلاحەدین پێی وایە کۆنفرانسە زانستیەکان گرنگن بۆ قوتابیان بۆ ئەوەی بەهرەکانیان بخەنە ڕوو. کۆنفرانسی دووەمە کۆنفرانسی یەکەم لە ساڵی پارنا پێشتر پارەکە نەمانتوان کۆنفرانسکە لەبەر پەتای کۆرۆنا. ئیمساڵ بە دڵخۆشیەوە توانیمان ئەم کۆنفرانسە ئەنجام دەین و سەرۆکایەتی زانکۆ پاڵپشتی و هاوکاری بۆ 51 پرۆژەی توێژینەوە و 25 ئایدی جیاواز لە بەشە جیاوازەکانی زانکۆ. طبعاً ئەو هاوکاریە بۆ ئەو پرۆژانەیە کە پێویستی بە بڕێ پارەیە بۆ ئەوەی ئەنجام بدەن ڕەنگە بە تەواوەتی نەبێت بەسەر پاڵپشتیەکە بۆ قوتابیان. لەم کۆنفرانسە زانستیە 51 پرۆژە و 25 بیرۆکەی جیاوازی زانستی و ئەدەبی نمایش کران کە بەرهەمی شەونخوونی قوتابیانی زانکۆ بوون و سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین لە کۆلێژە جیاوازەکان هەڵی بژاردوون لە بەرامبەردا قوتابیە بەشداربووەکان هاوکاری دارایی وەردەگرن. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. ڕۆژی جلوبەرگی کوردیە ئەوەنەی پێمان بکرێ ئەمانێ باسی جلوبەرگی کوردی بکەین بۆی کە ئەم کللتورە جوانەی کە لە ناو کوردەواری هەیە لە جلوبەرگەکە دەرکەوتووە زیاتر بهێڵین بە مۆرکە کوردەوارێکی خۆی بمێنێتەوە. بۆیە زۆرترین قسەکانمان ئەمڕۆ لەسەر دیزایانی جلوبەرگی ئافرەتان و پیاوانی شەبێت لەگەڵەوەیە دیسانەوە لەگەڵ دیزاینەرێکی دیکە ئەکەوینە گفتوگۆکردن کاویش جوان بەدرخانە. بەخێر هاتی ڕۆژی جلی کوردیش لە پیرۆز بێ. بەخێر هاتی جوان خان. جوان خان پێم خۆشە جارێ باسێکی خۆتمان بۆ بکە بزانین چەند ساڵە دەست پێ کردووە ئەو کارانی ئەیکەی ئەو گۆڕانکاریانەی کە کردوتە لە جلوبەرگی کوردیا چۆن بۆ چەند ساڵەمان دوو بووی پێوەی. بەڵێ من لە ساڵی 2012 دەستم پێ کرد لە کوردستان پێشتر لە ئەوروپا ئەو ئیشانەمە کرد. ئێستا بە تاوەتیەتوان بڵێم پارادێکی زۆر گەڕاومەتەوە خەریکەم ئیشانە. دیزاینەکانی من لە 2-3 بەش دابەش ئەکرێت. سەرەکیەکەی کوردیە و لە کوردیەکەش تەبعاً هەوڵ نایم زۆر دەستکاری بکەم بە زیاتر مەزان ڕانەکان زۆر بەلامەوە تایبەتە و یعنی قماشەکانیش ئەو زۆر باشە. جوان خان
من بەبیرم دێت جارێ دیکەش پار و پێرار بوو وەر لەگەڵ جەناب تا داهنیشتین قسەمان کرد لەسەر ئەو بابەتە و بالفعل تۆ دەستکاری جلوبەرگ لە مۆرکە کوردیەکەی ناکەی چیت هەیە بۆ ئێستا کە خەڵک دەستکاریە کات و ئیشی ئێوە قورستراکات هەرەبێ بیگەڕێنەوە بێنەوە هەرە ڕۆن ئەرەبێ بیانگەڕێنەوە والله من ئەو سەش باسم کرد دووبارەش یەکەمەوە ینی هیچ بەلامەوە جوان نییە جلی کوردی ڕسانەتی کوردی لە هینی خۆی لە قاڵبی خۆی دەرچێت بەڕایی من ئێستاش زۆر هیلاک ئەبین تەمان بەمەکە خەڵک هەر لەسەر و ئاستی خۆمان دمێنێ بەڵام مەسەل ئەگەر بیانش شتێکی نوێ بکەن باڕانەکان مەسن هینیان تەرکیزیان لەسەر ڕەنگ بێت چگا ئەو ڕەنانەی کە حێ لە جلی کوردی بەڕاستی خۆی هەر لە خۆی ئەوە زۆر جوانە مەعادە ئەوەش جلی کوردی خۆی ئەسڵ خۆی جوانە هیچ و هەموو بڵێ ئەگەر هەموو بەشەکانی کوردستان سیرکەی یەک لێک جوانترە و ئەکسسواراتی کوردیش دووبارە جلەکان زیاتری ئەکە بەڵێ زینەی هاژگە هەر لەبەر ئەو پرسیارەت و ئەم یەک دوو ساڵی کە ئاوا گفتوگۆمان کرد بەیەکەوە پێ دوایە جلوبەرگی کوردیە گەڕێتەوە بۆ سەر کولتورە خۆی یان تاوا خەریکە لە دەست دەرەچێت من شکر بۆ خوا بە تایبەت ئەم ساڵی ئەخیر هەستەکەم زیاتر پێشتر نا بەڵام ئەم ساڵانەی ئەخیر ساڵی ئەخیرتوان بڵێم لەو کاتێک کە بەڕێستم بینی گۆڕانکاری لەوە دروست بۆ کە خەڵک ئێستا ئەگەڕێتەوە بۆ ماشی کوردی کۆن شتە کولتوریەکان وەکو دیقەتدان نایوەزان هەردوو کشوان هەڵمان ناوشتی فۆلکلۆر لە بەرکەین یعنی زیاتر داوە لەسەر ئەوەیە ئێستا باسی وت کرد کە پێشتر لە دەرەوە بووی لە ئەوروپا بووی چی تەکرە و کاتە بۆی کە بۆ نمونە ئەم کولتورە وە شێوازی جلوبەرگی کوردی لەوێ هیچ کارێکە کرده بوو کە بیناسیێنی بەجیهان ئەکییت من لەوێ دەستم پێکرد طبعاً لەگەڵ خۆم من دوو خوشکەمە دووکیان ئەوانیش دیزاینەرن بەڵام ئەوان بڵێ لە بەشێکی تر من بەشی کوردیم زیاتر هەڵبژار بەڵێ لەوێش تەمان عرضمان هەبووە و پێشنگامان هەست بەدەنگیەوە بە تایبەت بیانیەکان زۆر بەلایەن و شاز و تایبەتە ینی زۆر جوانە بەلایەنەوە و زۆریشان مەسەن داوایانە کرد بۆ ئەگەر مناسە بە بەرنامەی شتێکیان هەبووە داوایان لە ئێمە کرد کە جلی ئێمە بپۆشن ئیتر زۆر داوای لەسەرە ئەو ساش و ئێستاش زیاتر ئەتوانم بڵێم و بە تایبەت ئەو ساڵی کە کورد زیاتر بە ئەوروپا ینی ناسرا و پێشمەرگە بە تایبەت ئەو کاتە تەنانەت جلی پێشمەرگە بوو بە ڕەمزێکی زۆر گەورە لە ئەوروپا دوای ئەو زیاتر ینی ئەیتیمامیان پێ ئەیە ڕاستەکەی جوان خان شتێک هەیە ئەویش لە جلوبەرگی کوردی بۆ کوردانی تاراوگە کە لەوێن تا چەند مۆدلەکان ئێرە کاریگەریان لەسەرکات ئەوان زیاتر هەستێکی نیشتیمان پەروەری دایمە ئەبینین بۆ جلی کوردی و بابەتەکان دەرئەبڕن زیاتر ئەم مۆدلانی کە لێرە هەیە کاریگەریە لەسەر ئەوان زۆر یان ئەوان هەر لەسەر مۆکرە کوردیەکەی خۆی و جاران لە ئەوان بێگومان متابعی کوردستان ئەکەن خۆم یەکێکی لەوانە بووم کە هیچ من ئیشی دیزاینی شەکەم بەڵام مزە هاوڕێکانم ئێستا لەوێن هەر پەیوەندیم پێواکەن زوو فلان مۆدەی هاتو ئەمە مۆدەی هاتو ئەمە چۆنەوە یعنی بە دوای شتی نوێکارین کە لە کوردستان بۆ جلی کوردی ڕۆعات و شتانی کە لێرە ئەبیندرێ حەزەکان ئەوانی شیان بە ئینجا من هەوڵێم بۆیان باشە ناسخان چەند جۆر جلی کوردی هەیە چەند شێواز هەیە بەعام یعنی بەگشتی لە هەر پارچەی کوردستان وڵا ئیتر بڵێ هەر منطقەیەکی کوردستان هەر و چوار پارچە هەر منطقی خۆی هەیە ینی بەحسابونە شێوازەکانی بەڵێ هەورامیمان هەیە سۆرانی خۆمانمان هەیە بادینیمان هەیە ئیتر توزام زازی ینی ئەنواعمان هەیە ئەوەی کە بیرمە من لە ئێستاە دوهۆکیەش بەڵێ ئەوانە هەیە ڕۆژ هەڵاتەکە ئەو بەڵێ ڕۆژ هەڵات دەسماڵەکەی لەسەر شاندانێن لە ژنانە زۆر جۆرمان هەیە لە پیاوانچی پیاوانکاری پیاوانی شەکە جلوبەرگی پیاوان زۆربەی زۆری شەڕواڵەکە و سەرەوە هەیە و پشتێنەکارە بەسەمە مۆرکە تەواوەتیەکەی خۆتی بەڵام لە کوێ گۆڕانکاری هەیە کە بە چیا بزانین ئەمە هیچ کوێیە والله منطقی مثلا بادینان ئەوان چەند جۆرێکی تایبەتیان هەیە مثلا منطقی ئێمە هەولێر و سلێمانی ئەو فەرقێکی ئاوتۆی نییە تۆزێک فەرقی هەیە ستارخانی بەڵێ سەرخانی بەڵێ مەراخانی ستارخانی ئەنواع ئەمە لە سلێمانی لە هەولێر تقریبا لەو بابەتی بەڵام ئەتوان بڵێم تۆزی پانتۆڵەکە لە شەڵوارەکە تۆزی فەرقی هەیە لای ئێمە تۆزێ شەڵوار پانترۆ بۆ خوارەوە زیاتر
ئێرە تۆزە جیاوازرا و شێوازی پشتگوێن لای پیاوان مەسەمەڵ لە منتەقی بادینان هەموو منتەقە جیاوازەکانی بە شێوازی تایبەتی خۆیان ئەی بەستن ئەگەر بینی بێتان بەڵام لە بەڵی منتەقی ئێمە بڵی لە سۆران و ئێرە و شوێنەکانی تر چەند شوێنی تر تقریبان لە یەکەچێت. باشە ناسک خان ئەمەیان زۆر سەرنجی ڕاکێشام ئەم پەمەی و مۆرەکە ئەمە چ شێوازێکە دووری نەکەی؟ ئەمە ئەتوانم بڵێم لەسەر سێ شێواز هێنیم کە چکە من تەنیا جلی کوردی ناکەم من ئیش لەسەر جلی شەرق ئەوسەتەکەم بەعام تۆزە تێکەڵکێش یەکیانە و تۆزێ ئەوانە تێکەڵکێش ئەەکەم کە لێک ئەچن مەسەن جلی مەغریبی ئێستا هاوکارانم یارمەتیمێن ئەگەر پیشانیان بەم بۆی بزانین چۆنە بەڵ ئەمیەکە مەگەر ئێستا ئەتەوێ بە ماشی ئەوان بیکەی بە جلی کوردی باڵێ باڵێ ماشی ئەوان ماشی هندی و مەغریبی و تۆزی دوای جلی مەغریبی ئێمە هاست پشتێنی پانمانێ ئەوانیش هەیە بەس ئەمە چییە لەگەڵیا؟ ئەمە لەگەڵیایەتی من کلااوم هەیە تەوان سە کلااوکی تاونە بۆ ئەمە نوێترین دیزینمە هی ئەم ساڵە بۆ ئەم بەهارە نەورۆز کردومە ئەمە داواکاری لەسەر بوو؟ وڵا ئێستا ئەمە یەکەم دەرچوونێتی لەدایک بوو بەڵێ ئەجا ئەمە عرزمانەیە ئینشاڵڵا عرضی بۆکەین کلاوی لەگەڵا تۆزیا کلااوکی بەرز اینجا ئەم شتێک کە لەگەڵیایەتی بەجیا بەڵێ ئەوەی بەتەوام لەگەڵ کلااوەکە ینی تێکەڵ بخشێ بە عرزەکەیە نمایشیانەکەی لە پێشنگیان نمایشیانەکەی یان وەڵاهی لە ڕاستیە ئێمە بە چ ڕێگەیە فستیڤالێکمان هەبوو لە لێرە لە هەولێر بەڵام چونکە من بەرنامەم زۆرە بڵێ لە کەناڵەکانە مەجای ئەوەم نییە بۆ ئەوە بیکەم بەڵام ئێمە خۆمان بەرنمەیەک واتە نیمایشێکی تایبەت بە خۆمانمان ئەبێت بەم زوانە هەوڵەیەم پێش نەورۆز ئەگەر نەبوو دوای نەورۆز بۆ ینی جەژنی گەورە ئەجا لەوێ نمایشەکرێ بە هەموو ئەکسسواراتی تایبەتی خۆی جوان خان ئەوەی کە پار هەبوو ئەگەر بە بیرم بێت هەڵە نەبم پیانەوت کەوای سڵتانی خۆشت هێنابوو کەوای سڵتانی لەگەڵ کڵاوەکە لە دواوە وەکو تارایەکی پێوە بوو ئەوەی سەم ساڵ مۆدینیە یاخود ئەوە مۆدێک بوو کە خۆت دادنابوو چەنێ خواستی لەسەر بوو ئەو جۆرانکە خۆت دروستیەکەی ئەوەی سڵتانێکی کە بارەزە باسیەکەیت ئەمە زۆر خواستی لەسرە ئەوسە زۆر خواستی لەسەر بوو و بە بەرەدەوامیش ئێستا تا ئێستا لایەزان یعنی من کە دامنا لە دیزینەکانە ئەمە ئەتوان بڵێم زیاترین خواستی لەسەر بووە تا ئێستا من زیاتر کێ بەکارێنێ بۆ نمونە خانمانیان بووک زیاتر حەزیان لەو شێوازێ خانمان بەسەرن زانکۆ تەلەبی زانکۆ کە ئێستا تەخەڕوجیان هەیە زۆر داوایەکەن زۆر ئەوان حەزیان لێکرد بووک تەبعاان بووکیش هەر بەعام زۆریان حەز لە بیتر بادەم باسی بووکمان کرد ئێستا هەندێک خانم هەن لە پرۆسەی هاوسەرگیرین و ئینشاڵڵا بەم زوانە ئەچنە ناو ئەو پرۆسەیەوە چەندێک ئێوەی دیزاینەری جلوبەرگی کوردی کار بۆ ئەوەکەن جلوبەرگی بووکی کوردەواری خۆمان جلوبەرگی کوردی بێت تا چەندێکیش خواستی لەسەر هەیە نوێگەریتان تیا کردووە هەیە نییە چۆنە من هەوڵێم دووبارە مەزان ئەو ڕەنانەی کە لای خۆمان باوە بۆ بووک و بڵێ گواستنەوە بیان مارەی بێن چی ڕەنگێ باوە سپی و سوور هەیە سپی و سوور بەڵێ زیاتر تەمان ئەی سپێکە وەکو جلی بووکی جاران ئەوەش زۆر هەیە ئێستا ینی هاتۆتەوە بەڵێ هاتۆتەوە من خۆم چووکە لە عرزەکەی خۆم هەردوو بابەتەکەی بەتەوان بە جلی کوردی هینی کەم ئێستا تاونە بۆ لای خات و شتەکانە و خەریکین هەردوو بابەتەکان بکەین اینجا هەر لەسەر ستایلی جلی کوردی بەڵام تۆزە یعنی ئەو دەستگاریکی پچکۆلانە وکو خۆم هەموو جارێکم ڕۆنەکانی وەکو بە هەمان شێوە تۆ هەر ئیشی دیزینەکەکە یاخود درومانەکەشەکەی ناس بەڵام درومان تەمان خۆم درومانیش ئەزان بەڵام چووکە ئیشێکی زۆرم لەسرە من هەرەوەنیە بڵێ خەریکی دیزین بم من پرۆژە شت ئیشی پرۆژە ئەەکەم و خەریکی دروستکردنی مەجەلە و مەگازین و شتیوان لەسەر کوردستان بەعام ستافشتوم لەگەڵ ینی زۆر مەشغوڵم ئەجا لەبەر و کاتی ئەوم نییە بەڕاستی درومانەکە حکەم بەڵام ینی شکر بەخوا خەیاتی زۆر زیرەکەم هەیە لێرە و دەستخۆشیان لێکم سۆران و گۆران لە هەولێر لە بەشی خانمان کاک نازم لە بەشی خانمان ئەمە ئیشی جەماعەتی سۆران و گۆرانە بەڕاستی زۆر ئیشیان جوانە دەستخۆشیان لێکەم هەموورە و هەروەها لە بەشی پیاوانیش کاک عەبدوڕەزاق خەیات لێرە لە هەولێر هاوکاریمەکە لە سلێمانی کاک بیلال
سەرکەوتوو بێ خاتون بێگومان کاری دیزاینەرانیش بۆ شێوەیە پێشەکەوێت کە بە جیهانی بناسن بۆ هیوایان کە ئێوەش کارەکانتان لەوەیە چڕکەنەوە تەبانەکیت ئێمەش لەوە زیاتر کاتە ناگرین چونکە وەک باس کرد کارێکی زۆرت هەیە بۆیە جوان بەدرخان دیزاینەری جلوبەرگی یافرەتان و پیاوان بۆ هیوایی کە جوانترین دیزاینەکان لە جلوبەرگی کوردی بهێنە ناو فۆلکلۆری جلوبەرگی کوردیەوە مۆرکە کوردەکەی خۆی لە دەست نهات و بە جیهانیشی بناسن وەک هاژەی هاوکارم باسی کرد زۆر سپاس هەروهامی سپاسانەکەم بۆ دەرفەتە جوانەی کە بۆتان ڕخسانم لە زۆر سپاس بۆ بەڕێزیتان زۆر سپاس بە کۆتایی هاتنمان با گفتوگۆکەمان لەگەڵ خانمە دیزاینەرەکان کە ئەمڕۆ تەواوی بەرنامەکەمان تایبەت کردبوو بە جلوبەرگی کوردەواری بۆ هیوایم کە ئەمڕۆ بە جوانترین شێوە بە ڕازاواترین شێوە بە جلوبەرگی کوردی ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن. بەڵێ سپاس بۆ هاوکارم هاژاوە هەروەک باسی ئەو میوانانەی کە هاتن زانیاری زۆریان پێداین لەسەر دیزاینی جلوبەرگی کوردی بێگومان ئەمڕۆ خۆرێکی خۆشە ئەوانەی کە لە پەیمانگان لە زانکۆکانن لە فەرمانگەکانن بە جلوبەرگی کوردیەوە بەشێکیان ئەچن دەوامەکەن بە ئەم ڕۆژە بەرزڕاگرین و جلوبەرگی خۆمان بە هەموو جیهانیان بناسێنی زۆر سپاس بۆ ئێوە کە تا ئێستا لەگەڵمان بوون ئێمە شەچین خەریکی وێنەگرتنە بین چونکە جلوبەرگی تازەمان کردێتەوە.